لە مێژووی چاپەمەنی شانۆییدا گۆڤارە شانۆییەکان هێزێکی زیاتریان داوە بە گەورەکردن و چەسپاندنی ناوەندە شانۆییەکان لە تەواوی شار و وڵاتانی جیاوازی جیهاندا بەوەی کە بەشداریان کردووە لە دروستکردنەوەی بیرکردنەوەی ڕخنەگەرانە و بڵاوکردنەوە و ئارشیڤکردنی ڕخنە و ئەدەبیاتی شانۆدا. پێش ئەوەی نەمایشە شانۆییەکان بە شێوازی ڤیدیۆ یاخود لە تۆڕە ئۆنلاینەکاندا بڵاو بکرێنەوە، تەنیا لە سات و وەختی نەمایشکردنیاندا بینەران دەیانیان بین. کاتێک پەردەی تەختەی شانۆدا دەدرایەوە، تەنها جگە بۆ مانەوەی نەمایشەکان بریتی بوو لە یادوەری بینەرەکان. بەڵام لەگەڵ داهێنانی گۆڤار و بڵاوکراوە شانۆییەکان دەواازەیەکی دیکە کرایەوە بۆ ئارشیڤکردن و خوێندنەوەی ڕخنەییەکان دەربارەی هەر نەمایشێکی شانۆیی کە پێشکەش دەکرا. من خۆم بە تاوانبارەزانم ڕۆژێک لە ڕۆژان تکم کردوتە سەر ئەرس. باشەڵێکی تر بنینەوە خۆماڵی. لە کۆتایی سەدەی 19دا لەگەڵ فراوانبوونی شانۆی مۆدێرن لە سەرانسەری ئوروپا و ئەمریکا و جیهاندا فرمێکی نوێ بڵاوکردنەوەی شانۆیی دەرکەوت کە بریتی بوو لە گۆڤاری تایبەت بە هۆنەری شانۆ. یەکێک لە سەرەتاییترین گۆڤارەکان بریتی بوو لە گۆڤاری شانۆ لە شاری لەندەنی وڵاتی بریتانیا کە لە ساڵی 1877 یەکەم ژمارە لێ بڵاو کرایەوە. ئەم گۆڤارە بە تەواوی تایبەت بوو بە جیهانی نەمایشی شانۆیی. It doesn't mean a thing to me. 10:30. The first show's over and the stage door hasn't lost its glamour. چەندین بابەتی تایبەت بە شانۆ، ڕخنەی شانۆیی و شانۆنامە و هەواڵی شانۆکانی جیهانی تێدا بڵاو دەکرایەوە. ئەم هەنگاویش بووە هۆی دەرکەوتنی گۆڤاری دیکەی شانۆیی لە وڵاتانی دیکە و تا ئەمڕۆیش بەردەوامی هەیە. گۆڤار و بڵاوکراوە شانۆییەکان هەر لە سەرەتای دروستبوونیانەوە وەک ناوەندێکی گرنگ بۆ ئارشیڤکردنی نەمایش و جوڵانەوە شانۆییەکان کاریان کردووە. هەروەها بوونەتە سەرچاوەی توێژەران بۆ خوێندنەوەی ڕابردوو و شیکردنەوەی دروستی سەردەما جیاوازەکانی شانۆ لە هەر وڵاتێکدا. سەرجەم بڵاوکراوە و گۆڤارەکان ڕۆڵیان هەبووە لە دروستکردنی پردی پەیوەندی نێوان تئۆری و پراکتیڤی شانۆیی. لە کوردستان کارەگەری ڕۆژنامە و گۆڤارەکان لە ناوەندە کەلتوریە جۆربەجۆرەکاندا زۆر بەرفراوانە و لە چوارچێوەیشیدا بۆ هۆنەری شانۆ. نووسەران و هونەرمەندانی ئەم بوارە هەر زۆر سوودیان لە ڕۆژنامە و گۆڤارەکان وەرگرتووە. یەکەمین شانۆنامەی کوردی لە ساڵی 1990 لە گۆڤاری ژین بە ناونیشانی مەمی ئالان لە نووسینی عەبدوڕەحیم ڕەحمی هەکاری بڵاوکراوەتەوە کە ئەمەش بووە بە مێژوویەکی گرنگ بۆ شانۆنامەی کوردی و توێژەرانی ئەو بوارە. ئەمەش خاڵێکی گرنگە لە مێژووی شانۆی کوردی و ڕۆژنامەگەری کوردیدا. لەلایەک شانۆنامەکە لە ئارشیڤی بڵاوکراوەکەدا ماوەتەوە و نەوەکانی دواتر توانیویانە دەستیان پێ بکات. لەلایەکی دیکەوە گۆڤارەکە چرکەساتە مێژووی یا گرنگەکانی تۆمار کردووە لە ئەدەبیاتی شانۆیی کوردیدا. عمرێکە بە دوایە ناگەڕێم. مێرولەیەکمان بۆ ناردی کوێراوی داهات بوو. ئاخر چۆن ئینسان بە پیکە کوژرێ؟ مامۆستا ڕاستەقینەکانی شانۆ دوور لە تەختەی شانۆ ئاسانتر ئەدۆزرێنەوە. بەدوویە و تەوژمە زیندوانەی زۆر جار هۆڵەکانی نمایش و حەشاماتی ئەو ئادەمیانە تێ ئەپەڕێنێت کە دۆش داماون بەسەر کۆپیکردنەوەی جیهانێک. لەم ڕەوانگەیەوە ئەنیستیتوتی داکۆ بۆ گەشەپێدانی هۆنەر و کەلتور بیری لەوە کردووە کە گۆڤارێکی تایبەت بە شانۆ دروست بکات. ئامانجی ئەم گۆڤارە بریتیە لە دروستکردنی پەیوەندیکی پتۆ لەلایەن تئۆری و پراکتیڤی هۆنەری شانۆدا. داکۆ دەیەوێت ئەم گۆڤارە
کاتە بناغەیەک بۆ دروستکردنی هەنگاوی گەورەتر لە بەرهەمهێنان و دروستکردنی نەمایشی شانۆیی و فستیڤاڵی شانۆیی لە کوردستان. جیا لەوەیش گوڤارەکە بۆ خۆی بە شێوازی چاپی کاغەز و دیجیتاڵیش بابەتەکانی بڵاو دەکاتەوە. چاپی سەر کاغەز بۆ ئەوەیە کە لە کتێبخانەکانجا بمێنێتەوە و ئامانجی لایەنە دیجیتاڵیەکەی گوڤارەکەش بریتیە لەوە هەموو خوێنەرێک لە هەموو پلاتفۆرمێکی دیجیتاڵی هاوچەرخدا لە هەرکوێ جیهاندا دەستی پێ بکات. گۆڤاری داکۆ بۆ شانۆ دەیەوێت لە ڕێگەی وتار، توێژینەوە، ڕخنا، بابەتی ڕۆژنامەوانی و بڵاوکردنەوەی شانۆنامەی کوردی و بیانی زیاتر ناوەندی شانۆی کوردی دەوڵەمەند بکات. نووسەرانی بواری شانۆ لە کوردستان دەتوانن بابەتەکانیان بگەینن بە گۆڤاری داکۆ بۆ شانۆ لە ڕێگەی پەیوەندیکردن بە ماڵپەڕی سەرەکی ئەنستیتوتی داکۆ بۆ کەشەپێدانی هونەر و کەلتور.